داعش تا ئێستا مەترسی ماوە، قەیرانی دارایی و قەیرانی سیاسی کۆمەڵە قەیرانی تری لە ناوچەکە هەیە. بۆیە عێراق پێویستی ڕێکەوتنێک هەیە، ڕێکەوتنێک بیکە لە بەرژەوەندی عێراق و لە بەرژەوەندی هەموو لایەک بیتن. یعنی مستەفا کاظمی دەبێت سەردانەیدا دکارە تەنێ پێیگەها خۆ بەهێز بکەیانژی وێ دەستکەفتانش بۆ عێراقی بینە یا پرساڤەیە. بێگومان مستەفا کاظمی سەرۆک وەزیرانی کاربەڕێکەرە، ینی لە بۆ ماوەی کورد لە ماوەی انتقالی سەرۆک وەزیرانی عێراقەوە بینیمان لە دوای سێ-چوار کاندید ئەو کاندیدی مفەزەڵ بوو کە حکوومەت پێک بینیتن و خۆشی ئیعلانی کردی مانجی 6 کە هەڵبژاردن لە عێراق دەبیتن بۆ واتایەکی تر 8 مانجی لە بەرەکە بتوانی کارەکانی خۆی ئەنجام بدە. بەڵام ئەو ڕێکەوتنەی کە دەکرێت لەگەڵ عێراق و لە بینی عێراق و ئەمریکا پێویستە ڕێکەوتنێکی درێژخایەن بیتن و بێگومان لە داهاتوش ئەگەر مستەفا کاظمی خۆی کاندید بکاتن لە بۆ سەرۆک وەزیرانی عێراق یاخود لە بۆ هەڵبژاردننی داهاتوی عێراق ئەوە مافەکی سروشتی خۆیەتی. بەڵام لە ئێستادا وەکو حکوومەتی عێراق دەتوانێت ئەو دانوستانە بکاتن و دانوستانە بیتن لە بۆ ئیستقرار و بەرژەوەندی عێراق و بێگومان ئەمریکاش بەرژەوەندی هەیە لەو ڕێکەوت. باشە بەڕێ سەفین دەبێژن نەد بەرژەوەندیە عێراقێدایە خۆ بدە ئالیەکی ینی مەبەستە واشنگتن یانژی تەهرانێ. ئەو زەڵامە کاظمی کو هەفسەنگێڕەت و ممکنە کاظمی بکارە دگەلوان شیعەیان ژی کڕ و بێدەنگ بکە حتا دەما هەڵبژارتنان؟ بەڕاستی بەرپرسانی عێراقی، سیاسەتمەدارانی عێراقی، دەسەڵاتدارانی عێراقی دەبی هەڵسەنگاندنێک لە بوو بارودۆخەکە بکەن لایەنی ئەرێنی و لایەنی نەرێنی لەو ڕێکەوتنە. بێگومان ئەو بارودۆخی عێراق ئێستا کە تاکەی واسەر تێپەڕ دەبیتن و یاخود دەکرێت ئەمن و استقرار دەستەبەر بکرێت. بەو وەزعی ئێستا بێگومان زۆر زەحمەتە و دەستێوەردان و دەستێوەردانی دەرەکی، دەستێوەردانی ناوەکی و هەبوونی کۆمەڵک هێزی لابەلا کە هیچ وەکو گوتنی پەیوەستیان بە حکوومەت و بەمی نییە. لەبەرەوە هەبوونی پێداچوونەوە و هەبوونی ڕێکەوتنەکی نێودەوڵەتی کە بێگومان نەک تەنها ئەمریکا بەڵکو لایەنەکانی تریش تێدا بەشدار دەبن و عێراق خۆی دەبی خاوەن بڕیاری خۆی بیتن. ڕاستە عێراق دراوسەی ئێران و تورکیا وڵاتانی عەرەبیە پێویستە ڕێز لەو دراوسەیەتیە بگری، پێویستە پەیوەندی باش و دۆستانەی هەبی لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی، لە زۆر شتی تر. بەڵام عێراق دەبی سەروەری خۆی بپارێزی و هەر ڕێکەوتنێکیش ببیتن دەبێ ڕێز لە سەروەری عێراق بگریتن و عێراقیش خاوەن بڕیار بیتن لە داهاتوو نەک بەو شێوازەی باشە دەبێ ناوبەرێدا یاکو ئالیە شیعە دخوازن ji bilî Kurdistaniyan ew ku hêzên Amerîkî bi tevahî xwe ji Iraqê vebkêşin bi taybet armanca şî'a ew e bê pêşmercek hêzên Amerîkî xwe vebkêşin. Yani Kazmî dikare vêyekî pêk bîne bê pêşmerc hêzên Amerîkî derbikevin ji bo ku dilê Îranê ji hêlekê û dilê şîayan ji hêlekê din razî bike. Ji ber ku aliyên şî'a dibêjin Kazmî hatiye bû cebecekirina ecîndayên me eger ji hêlê derbikeve emê destêwerdanê bike nave şêrin vêyekî. بەڕاستی هەر لایەنێکی سیاسی یا کەسایەتێکی سیاسی لە عێراق ناکرێت ئەجندای خۆی یا حزبی خۆی فەڕستکە دەبێ حزبێکی نیشتیمانی هەبیت. بەڵام واقع عێراقی وایە کاک سەفین توژی واقع عێراقیە بەڵام دەبێ یەکێک ئەو جورئەتە بداتە خۆی و هەندێک هەنگاو بێتن کە لە بەرژەوەندی وڵاتەکە بیتن. بڕێ ئێمە مستەفا کاظمی ئەو هەنگاوانەی تا ئێستا نایتی جەری بووە تا چەند لە بۆی دەچێتە سەر بە حقیقەتەوە دەبێت تەماشا بکەین چونکە هێزێکی سیاسی یا باگراوندێکی حزبێکی گەورەی لە پشت نییە. بەڵام ئەوەی کە تا ئێستا کردیتی جێی دەستخۆشیە و هەر ڕێکەوتنێکیش ببیتن دەبێتن ئەگەر ئەو ڕێکەوتنە نەبی بەدیلەکە چییە؟ بەدیلەکە بەڕێی ئێمە زیاتر ئاژاوایی، زیاتر قەیران و لە دوای قەیران دروست دەبیتن، دەستێوەردانیش زیاتر دەبیتن. ئەگەر هاتوو ئەمریکا ئەو ڕێکەوتنەی لەگە عێراق ئیمزا کرد تەنها ڕێکەوتنێکی عسکەری ئەمنی بەحت نییە بەڵکو کۆمەڵک تەوەریتریش لە خۆ دەگری. هاوکاری عێراق دەکات لە بۆ بنیادنانەوەی ئابووری و لە بۆ پیشەسازی و کۆمەڵک تەوەریتریش دەرگای ناوەندەکانی مالی وەکو IMF و وەڵد بانک بەڕووی عێراق دەکرێتەوە. بەڵام ئەگەر هاتوو ئەو ڕێکەوتنە نەکرێتن دنیا بن لەوەی ئەمریکا عێراق بەجێ دێلی و هاوپەیمانانی تریش ئەوروپیەکانیش عێراق بەجێ دێنن. باشە بەڕێز سەفین divê navberêda şanda Herêma Kurdistanê jî dikare çi rolek û destkeftek hebe ku piraniya caran hawkariyên serbazî, pare û tenduristî yê ji welatên navdewletî Amerîkayê diçine Bexdayê pişka Herêma Kurdistanê dibêjin têda ye lê hikûmeta federal nahinêrîte Herêma Kurdistanê. Şanda Herêma Kurdistanê dikare çi rolek hebe divê navberêda ew ku niha digel Mustafa Kazmî li Washingtonê ye. ئەو کێشە لە بینی هەولێر و بەغدا هەر هەبووە لە دوای 2012 بەسەرەوە بە حقیقت کە بەغدا زیاتر جێگەی خۆی بەهێز کرد و زیاتر مەبدەی مرکزیەتی چەسپاندەوەی کە فێدرالی و لامەرکزی و
یاخود مەبدەی تەوافق هەبیتن بەداخەوەی تر بەگەیشتنەوە ئاقاری کە هەرێمی کوردستان لە 2017 بڕیاری ڕێفراندۆمەکەشی لەسەر ئەو مەترسیانەدا بەڵام بەشدارکردنی شاندی هەرێم هاوشان لەگە شاندی حکوومەتی فێدرالی پێشوەچوونێکی باشە لەوێ بێگومان دەکرێت ڕێی خۆیان و ئەو بۆ چونانەی کە پێشتر لەگە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی هەرێم و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران گفتوگۆ کرا کە تەوەرە گشتیەکان کە لە بەرژەوەندی هەموو عێراقا ئێمە پاڵپش دەبین و هاوکار دەبین کە سەرکەوتن بەدەست بێتن بەڵام لە هەمان کاتیش خصوصیاتی هەرێمی کوردستان دەبێ بپارێزرێت ژغا پێشتر سەرۆک وەزیران ژیاف گوتن نەکرد بوو دەدالوکە استراتیژی ئەمریکا و عێراقدا دەبێت و خصوصیت تایبەتمەندی هەرێما کوردستانی لەبەر چاوان بێتە گرتن باشە ئەو خصوصیت و بەرژەوەندیان هەرێما کوردستانی دەبێت دالوکێدا هون جێ چ چاوەڕێتکەن و پرانیا جاران عێراق ڕێیا خەوەندات کە بەر بە ئالیە ئیرانێ زێدەتر دچە لیاکو هەف پەیمان دمینە دناوبەرێدا هەر هەرێما کوردستانەیە بە هاتنە هەلبژارتنێن ئەمریکایە هون چ چاوەڕێتکەن دەبێ هەڵکێش و داکێشیەدا بێگومان ڕێکەوتنی لەو جۆرە لە نێوان دوو دەوڵەتی خاوەن سەروەری دەکرێت یەکیان بەغدا و ئەویتریان واشنگتن واتە ئەمریکا و عێراق و هەرێمی کوردستانیش قوارەیەکی سیاسی فدرالی لە ناو عێراقدایە و خصوصیاتی خۆی هەیە بە پێی ئەو مادە دەستوریانە کە ئەو مافانی بە هەرێمی کوردستاندایە و لە ڕابردوش ئەمریکا وڵاتانی تریژ مامەڵیان لە هەرێم کردی لە ڕووی مەشق و ڕاهێنان لە بۆ هاوکاری سەربازی و کۆمەڵک هاوکاری تریش ئەوانە بەردەوام دەبیتن ئەگەر ڕێکەوتنەکەش لەگە عێراق ئەنجام درێ بێگومان لە چارچەوەی ئەو ڕێکەوتنە هەرێمی کوردستانش لێ سوودمەند دەبی وەزارەتی پێشمەرگە بە هەمان شێوە و ئەو پرۆگرامی ڕفۆرمەی کە ئێستا ئەمریکا و هەندێک وڵاتانی تری هاوپەیمان لەگە وەزارەتی پێشمەرگەی دەکەن هەنگاوی باش چوونە پێش و هاوکاریی زۆر چاکیشە لەوەی کە وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگە بە مۆدرنکردن و بە پرچەکردن و بە مەشق و ڕاهێنانی سەردەمانە بیتن وەگەر هاتوو لە ڕێکەوتنەکە بەردەوامی لە ڕووی ئابووریشەوە یەک لەو بابەتانێک ئێمە جەختمان کردەوە شاندەکەشمان هەلوێ لەوەی کە لە ڕێکەوتنەکە جێگیر بی کە هەرێمی کوردستانیش سوودمەند بیتن لە هەر قەرزەکی نێودەوڵەتی کە بە عێراق بدرێتن هەرێمی کوردستانیش لێ سوودمەند بیتن باشە داوی پرسەمن بەڕێ سەفین ئەوەژتە هون چاوەڕێ دەکەن ڤەگەرا کازمی ڤەگەراکە بقوەتتر و بەهێزتر و هەژمونەکە زیدەتر بە ژ واشنگتنێ ئەوە دانیشتنی دووەمە ممکنە چاوەڕوان نەکرێتن بگەنە ڕێکەوتنی کۆتایی بەڵام هەنگاوی باش بەڕێیم دەچنە پێش و هاتنەوەشی بێگومان هێزێک دەداتن بەو حکوومەتە پاڵپشتێک دەبی لە بۆ ئەو حکوومەتە و بەردەوامبوونی کارەکانی لە بۆ هەشمانجی داهاتوو باشە گەلک سپاس بۆ بەڕێ سەفین دزەیی سەرۆکی فەرمانگەها پەیوەندیان دەرڤای حکوومەتە هەرێما کوردستانê ئێوار باش هەر لە عێراقê پاسپۆرتە عێراقی خراپترینە لە هەموو جیهانê بەلچیکا و فەرەنسا جی باشترینن پێگەها پاسپۆرت ئێدێکس دنووترین راپۆرا خۆ دا بەڵاف کردیە عێراق درێزا داویە پاسپۆرتên جیهانê tê پاسپۆرتên ئەفغانستان و سووریا و سومال jî ji عێراقê baştirin li gorî rapora pêgihê helgirên pاسپۆرta عێراقê dikarin bê vîze serdana çar welatan bikin her wiha li 24 welatan jî di gel gehiştinê bi balafirxaneyê yan deriyên sinûrê ancak dikarin vîzeyê bi dest bixin helgirên pاسپۆرta عێراقî bê vîze nikarin serdana 107 welatan bikin ev ne cara yekemîne pاسپۆرta عێراقî serastê cîhanê rêzbenda xirabtirîn da tê pêştir Iraq bi xwe jî weke welat di rêzbendên xirabtirîn da li cîhanê yekemîn bûye hevdem pاسپۆرtên Belçîka û Fransa yekemîn û helgirên wan pاسپۆrtan dikarin batan bikin. Bi sedema teqînekê li Girêspî çar çekdarên opozisyona Sûriye hatine kuştin. Rwangeha Sûrî bû mafên mirovî belav kiriye. Ev rû teqîneke mezin bajara Girêspî hejand. Navçeya teqîn têda çêbûyî di destê opozisyona Sûriye de ye. Li gorî Rwangehê teqîn bi rêya tombêleke bombekirî bû li ser xaleke pişkinînê ya di navbera gundê Silûk û Mebrûke. Li gorî agahiyên destpêkî de encama teqînê da çar çekdarên bi ser Tirkiye ve hatine kuştin. Hejmarek birîndar. Rwangehê gotiye dibe hejmara kuştiyan bilindtir bibe ji ber birînên gelek çekdaran giran in. Hêcan ev rû 14 kesên dî li Rojavayê Kurdistanê tûşî vayrûsê koronayê bûne. Her wiha biryara dawiyê jî ew e ew ê wan kesan siza bidin ew ên ku maskeyan berdevkan girên nadin. Hevkara milava saet ji Qamişloyê zanyariyan di ser vê mijarê û tûjbûna 14 kesan dide.
ایرو 14 حالت نه به ویروس کرونا لی باجارین روجاوای کردستان هات تومار کرن بولو هجمارا پیکتیان بلند به تا دصد و 19 حالت لسرانسری باجارین روجاوای کردستان جخواتا روجا ایرو جی 14 کس به ویروس کرونا تمهید بداوید به پشتی دو روجا اجبر به که جیو جماطر